خۆشەویستەکانم ئەو شتانەی کە ئەنووسرێتەوە لە ناو قاقەزە زانایانمان حتى ئەوەی کە ئەنووسرێتەوە ناو دوعا پێژن نوشتە کاتێک قبوڵە کە لە عالمێک بیکە ئەو عالمە دوور بێ لە شرک دوور بێ لە شتی پڕ و پوچ ئەمجا نا حتا بکرێتی شتی وا نەکرێ باشە ئەو دوعایە کە ئەنووسرێتەوە باشتر وایە لە بەری کاکابرا باشترین دوعا سورەت فاتیحایە گشتان لەبەرتانە سەحابەکان ئەچن بۆ سەفەر ئەچن لا ئەدەنە لای قەومێک ئەلەوێ خەڵکی ئەو قەومە یعنی میێوانداریان ناکەن ئەمانیش ئەچنە ئەو دیم ئاوایەکە لەوێ چادروشتی خۆیان هەڵەدەن و ئیسراحەتەکەن لە کتوپڕێکە کابرایەک بە هەڵەداوان لە ئاوایەکەوە دێ کورە بیکەنە خاتری خوار ڕئیس عەشرەتەکەمان گەورەی ئاوایەکەمان قوڵاژدمێکدایە پێوە بگەینە فریایە ئەگەر شتێکتان پێیە ئەڵەیەکێ لە سەحابەکان وتی بەڵێ من شتم پێ و ئەتوانم دوعای بۆ بکەم بەڵام نایکەم چونکە ئێوە میێوانداریمانتان نەکرد وتی چیت گەرەکە ئەیدەین پێت بەس بیکە بۆمان وتی ئەوە مەڕم گەرەکە و جا دوعاتان بۆ وتی هەرچیت گەرەکە بێ کاتێ چوو حەوت جار سورەتی فاتیحای خوێناوە بانیا ئەو کابرایەکە ئەندە و کڵاشتم پێوە نەداوە گەورەترین دوعایە چی پێویستێکە کات تۆ گشتان لەبەرتانە ئەگەر هەر تەمینیش نیت بڵێ وەڵای دوعای کەسێکی تر باشترە بچۆ بەلای پیاوێک ئەهل ئیمان بێ ئەهل مزگەوت بێ دوور بێ لە شتی پڕ و پوچ ناوێکی لە خۆی نەنابێ و بۆ درۆ بۆ خەڵەتاندنی خەڵکی بۆ پارە پەیاکردن تۆ بڕۆ بەلای ئەو با دوعای خێرت بۆ بکە یا پیاویستیش ناکات هەر بە مسلمانە بڵێ کاکە دوعایەکی خێرم بۆ بکە یا لە مسلمانان بڵێ برا دوعایەکی خێرمان بۆ بکە یا بە مامۆسای مزگەوت بڵێ لە جمعەیەک دوعای خێرمان بۆ بکە بەڵکو ئامینی مسلمانێک بەری بکەوێت دەیەها شت لەم جۆرە لە ناو خەڵکا باوە خۆشەویستەکانم ئەبێ ئێمە ئاگامان لێ بێ کەوا هەر کەسێک باوەڕی هەبێ غەیری خوا شتی بەدەسە غەیری خوا غەیب ئەزانێ ئەوە نوقسانیەکە لە ئیمانیا ئەوە کلێنێکی گەورەیە لە ئیمان و بیر و باوەڕیا و هەر کەسێکیش بەدەمیش بیڕێ بەڵام بە عەمەلی بڕوا بۆ لای کەسانێکی تر وا دەرخات کە ئەوان شتێک ئەزانن یا شتێکیان بەدەسە خوا پەنامان بدا بە تایبەتی ئەگەر ئەو شتە ئەو نوشتەیەوەکو باسم بۆتان کرد ئەگەر غەیری کەلیماتی قورئان و حەدیسی تیان نووسرابێ دروست نییە حتا زۆربەی پێشینان و تویانە ئەسڵەن وەرەقە دوعا لە وەرەقە نەنووسرێتەوە باشە حتا ئاەتی قورئان و حەدیسی پێغەمبەریش نەنووسرێتەوە باشترە لەبەر ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو ئاەت و حەدیسە زۆربەی جار ئەو مناڵێک ئەیکەتەقەی مناڵێکە ئەیبەیتە شوێنێک پیسی لێ ئەداشت بێڕێز ئەبێ ئەو هینە حتا بکرێ نەکرێ باشە بەڵام ئەگەر کرایش لە ئاەتی قورئان و حەدیسی پێغەمبەر زیاتر کەلیمەیەکی تری تیابوو زائید و ناقصێکی تیابوو شەبەکەیەکی تیابوو یان ناوێکی غەیری ئینی تیابوو ئەوە شیرکە گوناحە سحرە حرامە ئەبێ بە خۆمانی لێ بە دوور بگرین قسمەتیشمان لە ژیانە چۆن بوو تەسلیمی قسمەت ببین داوا لە خوا بکەین خوای تەعالا شتمان بۆ ئاسان کە نەک داوا لە غەیری خوا بکەین من گەنجێکم حەزەکەم کچێکم بەدڵە مەسەلەن حەزەکەم ببێ بە نسیبم ئەگەر نەبوو بە نسیبم خۆ برا شەڕە کوتەک لێ خوایە ئەکەی نەعوذ بالله شەڕ لێ خوایە ئەکرێت تۆ لەگەڵ خوایە شەڕکەی ئیتر تۆ محاولەی خۆت ئەەکەی ئەوەی لە تواناتە ئەیکەی دیارە قسمەتەکەت وایە نەوێ باشترە سەدەهاوان چیرۆکمان هەیە کابرا چۆتە داوای کچێ سەیرەکەی دوای ماوەیەک هەر بۆی نەبووە دوای ماوەیەکە تری خواسته ئەو کچەشە شووی کردێ کە شووی کردووە دەرکەوتووە کە ئەم کچە مناڵی نەبووە 3-4 ساڵێ چوونەتە دکتۆر تێتی ئەسڵەن ئەمە هەر مناڵی ناوێ یعنی هەخوای تەعالا کردێتی مناڵی نەبێ ئەو کاتە ئەم کابرا تێگەیشتوتی ئەڵڵا خوایە گیان ئیشەکانت جوانە من چەندێ حەزم کرد ئەو کچەم بۆ ببێ و زۆریش خۆم ناگرم و حەز لە مناڵەکەم ئەگەر مناڵم نەبوایێ خۆ من ئەڕۆیشتم یەکێکی ئەوم تەلاقەدا یەکێکی ترم ئەخواست وە کێشەکە گەورەتر ئەبوو بۆیە خۆشەویستەکانم ئینسان تەسلیمی قەدەری خوا بێ و ڕازی بێ بەوەی کە خوای تەعالا پێی داوە